سلااوان لێبێت لە زانکۆی سۆران ئەمڕۆ هەفتەی دیبلۆماسی بەڕێوەچێکە پرۆژەیەکی نوێنەراتی حکوومەتی هەرێمی کوردستانە لە فەڕەنسا باوانجی لەگەڵ زانکۆی سۆران ئەمڕۆ دوو پانێلی ڕێخسوە لێرە نوێنەری حکوومەتی هەرێمی کوردستان دکتۆر علی دۆڕەمەری میوانی منە هەندێک گفتوگۆی لەبارەی دیبلۆماسیەتی هەرێمی کوردستان و حکوومەتی هەرێمی کوردستان لەگەڵەکەم کاک دکتۆر سلااوت لێبێت. ئامانج لە سازدانی هەفتەی دیبلۆماسی کورد چیەکە ئێوە وەکو نوێنەرایەتی حکوومەتی هەرێمی کوردستان لە فەڕەنسا باوانجی لەگەڵ زانکۆی سۆران ڕێکدا؟ ئامانجمان ئەوە بوو کە بین ڕاستەوخۆ لەگەڵ قوتابیان مامۆستانی ئەم پسپۆرە گفتوگۆ بکەین ئایا چۆن ئێمە بتوانین وەکو حکوومەتی هەرێمی کوردستان کار لەسەر بەرەو پێشبوونی پەیوەندیەکانی دەوڵاتەکانی حکوومەتی هەرێمی کوردستان لەگەڵ دنیا دەرەوە بکەین چۆن خۆ دەزانی بەبێ توێژینەوە بەبێ شیکارەکان ناتوانین ئێمە کارەکانی خۆمان بە باشی بەڕە بۆ ئەوان پێویستان بە ئێمە هەیە ئێمە چی دەکەین ئێمەش پێویستمان بەوان هەیە بۆ ئەوەی بابەت و توێژینەوەی گرنگمان پێ بدەن بیرڕای خۆیان ڕخنەکانی خۆیان چۆن بتوانین خۆمان بە هێز بکەین بتوانین پەیامی ڕاستەقینەی هەرێمی کوردستان بگەین بە وڵاتانی دەرەوە. دیبلۆماسیەتی کورد یاخود حکوومەتی هەرێمی کوردستان لە دوای ڕیفراندۆمەوە دەگوترێ دیبلۆماسیەتەکان بە شێوەیەک لە شێوەکان وەکو پێش نییە. ئێستا دوای ڕیفراندۆم ئەو دیبلۆماسیەتە چەند بەهێز بووە؟ ناچکە قۆناغەکان جیاوازن ئەگەر لە ساڵەکەدا بوو هەڵەکە باسی ئەویان کرد قۆناغەکان جیاوازن لە دیبلۆماسی ئێمە ناتوانین بین فترێک وەرگرین چکە لەوانەیە ئەو قۆناغا ئێستا شەڕی رووسیا و ئۆکرانیا هەیە شەڕی حەماس و فەڵەستین بێگومان دەگۆڕێت بەڵام هەرێمی کوردستان پەیوەندێکی زۆر بەهێزی هەیە هاتنی سەرۆک ماکرۆن لە ساڵی 2021 بۆ هەرێمی کوردستان ئایا نیشان نادات کە ئاستی پەیوەندەکانی هەرێمی کوردستان لەگەڵ وڵاتانەدا لە ئاستەرین بەرزدایە فەڕەنسا وڵاتێکی زلهێزی دنیاە ئەندامی هەمیشەی ئەنجومەنی ئاسایشی نێودەوڵەتیە مافی ڤێتۆی هەیە سەرکردایەتیەکێتی ئەوروپا دەکات چۆن ئێستا باشترین پەیوەندی هەرێمی کوردستان لەگەڵ وڵاتانی دەرەوە لە ئاستەرین بەرزدایە بەڵام قۆناغەکان جیاوازن بەڵام قۆناغی ئێستا شانازی بە دەستکەوتان دەکەین کە حکوومەتی هەرێم لەگەڵ دنیای دەرەوە هەیە. لە دوای ڕووداوەکانی 16 ئۆکتۆبەر حکوومەتی فەڕەنسا تاکە وڵات بوو هاتە سەرخەت چەند سوودی لەو دیبلۆماسیەتەی کورد یاخود نوێنەرایەتی حکوومەتی هەرێمی کوردستان وەرگرتووە کە وەکو یەکەم وڵاتی زلهێز بێتە سەرخەت و ئەو ئابلوقەی کە خرای سەر هەرێمی کوردستان لابە. ئەوەکەش باسم کرد ئێمە هەموو بێکەوە ڕەوەندی کوردستانی لە وڵاتی فەڕەنسا دۆستەکانمان دۆستی زۆر باشمان هەیە لە فەڕەنسا ناوەندە ئەکادیمیەکانی فەڕەنسی کە پەیوەندیان لەگەل هەیە هەروەها حکوومەتی هەرێمی کوردستان لە هەموو کەناڵەکانی خۆیەوە بە هاوکاری فەرمانگەی پەیوەندەکان هەمووان توانیمان ڕای گشتی فەڕەنسا بینە سەرخەت هەروەها کە ڕای گشتی فەڕەنسا هاتە سەرخەت بێگومان حکوومەت خۆی بەپێی داواکانی ڕای گشتی دێت ئەو پەیوەندێکی مێژوویش هەیە نێوان هەرێمی کوردستان و فەڕەنسا لە بینەکەن ئەو قاوەرێکی ئێستاە ئەو قاوەرێکی فەڕەنسا پێشنهاری کردو لە ئەنجومەنی ئاسایشی نێودەوڵەتی ساڵی 91 ئەو کات فەڕەنسا میتران سەرۆکی وڵاتە بوو پەیوەندێکی باش نێوان داکی کوردان دانا میتران هەبوو بۆی ئەمان هەموو وای کردووە کە بەڵێ فەڕەنسا لە ڕابردوو لە ئێستا و لە داهاتوو پەیوەندێکی بەهێز و ڕاستەقینەی لەگەڵ هەرێمی کوردستان هەبێت. زۆر سپاس. وەک ئاماژەم پێ کرد چاڵاکێکە لە هۆڵی دکتۆر فەرسە سۆفی بەڕێوە چووە کە هەفتەی دیبلۆماسی کوردی لە نێو زانکۆی سۆران ئەمڕۆ یەکەمین پانێلی خۆی بەڕێوە برد کە پرۆژەیەکی بڵێم نوێنەرایەتی حکوومەتی هەرێمی کوردستانە لە فەڕەنسا باوانجی لەگەڵ زانکۆی سۆران ئەمڕۆ ڕێکی خستووە. دیارە لەم ئەمڕۆ دوو پانێلی لە خۆگرت بوو و پسپۆڕە بوارد بۆ ئەو کەسانی کە پسپۆرن لەم بوارە لێرە لەسەر ئەم ستەیجە قسەیان کردو و هەر بڵێم لەم پانێڵەش کتێبی دیبلۆماسیەتی حیزبی سیاسی کوردستانی دەناسرێنرێت و باس لە چەند قۆناغێکی دیبلۆماسیەتی هەرێمی کوردستان دەکات لەگەڵ وڵاتانی زلهێز لە سەرانسەری وڵاتانجیان. لێرەش نوێنەری حکوومەتی هەرێمی کوردستان دکتۆر علی دۆڕەمەری ئاماژەی بە ئەو دیبلۆماسیەتە و ئەو پەیوەندی بەهێزەی حکوومەتی هەرێمی کوردستان کرد کە لەگەڵ وڵاتانی جیهانی هەیە لەسەر ئاستە جیاوازەکان هەر بۆیش ئەو وەک خۆی گوتی لە دوای ڕووداوەکانی 16 ئۆکتۆبەر دەوڵەتێکی وەکو فەڕەنسا یاخود سەرۆک ماکرۆن هەرزوو هاتە سەرخەت و وەتوانی ئەو ئابلوقەی خرای سەر هەرێمی کوردستان بەهۆی ڕیفراندۆمەوە بشکێنێت.